السلام عليكم أي كنزات باشن سلامة أو تشيلك أن ليرا تشيكوي كردونوا والله راسي ما وصيان بهوي أو كيما بيوندي براتي ماني ما بيك وهي ودرس ودورك من هي زهر أو خوش يستبرات إيماني كبيك وكوي كردوني أو زارج بيك ودرس سفريك وقشتك دكين أي خوا قبولك يا ري بيتان خوش چند فرمایشتێکی ببیستن لەو بارەیەوە بسم الله الرحمن الرحيم ئەو کەسانەی کە لە بەرخاتری ڕەزامەندی خدای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت و لەگەڵ یەکدیکەدان چەند پاداشتێکیان هەیە یەکەم لەوانە ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتێدا لە لای خوای پەروەردگار شوێنی تایبەتیان هەیە لە خوای گەورە نزیکن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ إن لله جلساء يوم القيامة لە ڕۆژی قیامەتێدا چەند کەسێک هەنە کە لە لای خوای پەروەردگار و لە نزیک عەرشی خدای پەروەردگارن جا على نور على منابر من نور پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە لەسەر منبەری نورن واتە لە شوێنێکن کە زۆر ڕووناک و خۆش و درەوشاوەیە ئەنجا وجوههم من نور پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسانە ڕوویان وەکو سپی و جوان و نوری لێ دەبارێ و دەدرەوشێتەوە جا پێغەمبەر فەرمووی ئەو کەسانە پێغەمبەران نین و شوهەدا نین شەهیدەکانیش نین و ڕاستانیش نین گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەدی ئەوانە کێن ئەو شوێنە خۆش و پایە بەرزەیان هەیە پێغەمبەر فەرمووی المتحابون بجلال الله تبارك وتعالى ئەو کەسانن کە لە بەرخاتری ڕەزامەندی خدای پەروەردگار یەکدیکەیان خۆش دەوێت لە ڕۆژی قیامەتێدا لە لای خوای پەروەردگار جێگای تایبەتیان هەیە ڕوویان دەوشاوەیە خوای گەورە بمانگێڕێ لەو جۆرە کەسانە دووهەم لە پاداشتی ئەو کەسانە ئەوەیە کە لە ڕۆژی قیامەتێدا ئەو کەسانە لە ژێر سێبەری تایبەتی خدای گەورەدا حەشر دەکرێن خوای گەورە لە حەدیسی قودسیدا دەفەرمێ ئەین المتحابون بجلالی ئەو کەسانی کە لەوە ڕەزامەندی من یەکدیکەیان خۆش دەوێت اليوم أظلهم خوای گەورە لە حەدیسی قودسیدا دەفەرمێ تا ئەو ڕۆبیان خەمە ژێر سایە و سێبەری خۆم کە هیچ سێبەرێک نییە ئیلا سێبەری تایبەتی خوای گەورە نبێت لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم حوت تاقم هەن کە لە ڕۆژی قیامەتێدا لە ژێر سایە و سێبەری تایبەتی خوای گەورەدا حەشر دەکرێن یەکێک لەوانە ئەوەیە وەڕەجولانی تەحابا فی الله دوو کەس لە بەرخاتری ڕەزامەندی خوای گەورە یەکدیکەیان خۆش دەوێت اجتمع عليه بەیەکەوە کۆبوونەوە لە بەرخاتری ڕەزامەندی خوای گەورە وتفرق عليه ئەگەریش لە یەک جیا ببنەوە هەر لە بەر ڕەزامەندی خوای پەروەردگارە ئەو کەسانە لە ڕۆژی قیامەتێدا خوای گەورە ژێر سایە و سەبەری خۆی حەشریان دەکات ئەنجا سێهەم ئەو کەسەی لە بەرخاتری خوا لە دنیادا یەکدیکەی خۆش بوێت لە قیامەتێدا خدای پەروەردگار ئەو کەسەی خۆش دەوێت لە دنیاشدا خۆشی دەوێت وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیسی قودسیدا هاتووەکە خوا دەفەرمێت وجبت محبتي للمتحابين فيا خۆشەویستی من بۆ ئەو کەسانە واجب و پێویستە خوا دەفەرمێت کە لە بەرخاتری ڕەزامەندی من یەکدیکەیان خۆش دەوێت خوا بمانگێڕێ لەو کەسانە دوعا دەکەین دەڵێن یا ڕەبی خوای گیان ئێمەش کە بەیەکەوە کۆبووینەوە لەبەر ڕەزامەندی تۆ بێ و لەسەر ئەساسی دینی تۆ بێت یا ڕەبی خوای ئەتۆش چۆن ئێمە لە دنیادا بەیەکەوە یەکدیکەمان خۆش دەوێت ئەتۆش ئێمەت خۆش بوێت لە ڕۆژی قیامەتێشدا چۆن ئەلێرە کۆبووینەتەوە هەمومان بەیەکەوە کۆبکەیەوە لە بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆتدا کەیف و سەفا بکەین ئینشاءالله والسلام عليكم ورحمة الله وبركاته. دەستی ئەوەش خۆش بێ یا ڕەبی دەستان